إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونتوب إليه ونتوكل عليه ونعوذ بالله تعالى من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له جل عن الشبيه والمثيل والكفء والند والنظير، وأشهد أن محمدًا عبده ورسوله وصفيه وخليله وخيرته من خلقه وأمينه على وحيه، أرسله الله رحمة للعالمين وحجة على العباد أجمعين، فقد تركنا على المحجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. فيا عباد الله، أمرنا الله وأوصانا بتقواه وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى حيث قال: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، ألا وإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وبعد. خۆشەویستان و بەڕێزان، لە سەرەتای هاتنی ئیسلام و دابەزینی وەحی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کاتێ کە محەممەدی کوڕی عەبدوڵڵا تەکلیف ئەکرێ بە گەیاندن و بڵاوکردنەوەی و تەبلیغی ئەم ریسالەیە کە ئەم شەریعەتەیە، خەڵکی لە بەرامبەردا ئەبنە دوو بەرەوە: بەرەیەک کەوا ئیمانیان بەخوای پەروەردگار هێنا و شایەدیان دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کۆتا پێغەمبەرە و لەلایەن خوای پەروەردگارەوە نێردراوە، و هەوڵی سەرخستن و بڵاوکردنەوە و گەیاندنی ئەم ئاینە و ئەم شەرعە پیرۆزەیانە دات. و بەرەیەکیش کە بێباوەڕ بوون بەخوای پەروەردگار، بەردەوام بوون لەسەر کەل لە ڕقی و عینادیەکەیان، و ئیمان و شایەتمانیان نەهێنا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بگرە دژایەتیان ئەکرد و بەردەوام لە پلانگێڕیدا بوون بۆ لەناوچوون و لەناوبردنی ئیسلام و پێغەمبەر و هاوڵانی. دوو بەرە بوون. پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم دژمنەکەی دیار بوو کە خەڵکانێکن ئیمانیان بەخوای پەروەردگار نەهێناوە، و دژی مسلمانان و پێغەمبەرن عليه الصلاة والسلام دژمنێکی ڕوون و ئاشکرا لە بەردەمتە. حەدەری خۆت وەرەگری، خۆت لە ئامادە باشی دای بۆی. ئەمە کاتێک کە لە سەردەمی مەکەیە بوون، بەڵام دوای ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانی کۆچەکەن بەرەو مەدینە، لەوێ بەرەیەکی تر دروستە بێ، بەرەیەک کەوا لەسەرەوە مسلمانە و ئیماندارە، هەوڵی سەرخستنت ئەدا، زەعمی ئەوە ئەکاکەوە دژی بێباوڕەکانە، بەڵام لە ناخەوە وانییە، لە ناخەوە ئیمانی بەخوای پەروەردگار نییە، ئیمانی بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم کە کۆتا پێغەمبەرە و کتێبێکی بۆ نێردراوە لەلایەن خوای پەروەردگارەوە. و بەردەوامیش دەستی تێکەڵ کردووە لەگەڵ بێباوڕەکان و لە پلانگێڕیدان
بۆ ئەوەی کەوا ئیسلام و پێغەمبەر و مسلمانان لەناو بدەن و زیان و زەرەریان پێ بگەێنن. بۆیە ئەمەیان زەحمەت بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تاقیکردنەوەیەک بوو کە لەوەی یەکەمیان گەورەتر کە دوژمنەکەت ئاشکرا و ڕوون و دیار بوو بەرامبەرت، بەڵام ئەمەیان دیار نەبوو. ئەمەیان لەگەڵ تۆ هەڵس و کەوتی ئەکرد، هاتوچۆی مزگەوتی ئەکرد لەگەڵ تا. وای دەرەخست کە ئیسلامە و مسلمانە و ئیمانی بەخوای پەروەردگار و پێغەمبەر و مەلائیکەتەکان و کتێبەکان و پێغەمبەران و غەیبیاتەکان و بەهەشت و جەهەنم هەیە، بەڵام لە ناخەوە ناخڕەش ناخبۆگەن دژی ئیسلام و مسلمانان بوو، دژی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم و هەوڵی لەناوبردن و لەناوچوونی پێغەمبەری خوایانەدا صلی الله عليه وسلم. بۆیە دوو ڕووی سەری هەڵدا لە مەدینە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر. خوای پەروەردگارە فەرمێ وما هم بمؤمنين، ئەوانە ئیماندار نین، ئەوانە بڕوایان نییە لە ناخەوە. خوای پەروەردگار ئەیزانی لە ناخەوە درۆزنە نەمانە. کاتێک ئاهاتن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله. خوای پەروەردگارە فەرمێ والله يعلم إنك لرسوله. خوای پەروەردگارە ئەزانێت کەوا تۆ پێغەمبەریت. بەشایەتی سەرزمانی ئەوان هیچ لە بابەتەکە ناگۆڕێ، بەڵام خوای پەروەردگار والله يشهد إن المنافقين لكاذبون. بەڵام خوای پەروەردگار شارەزایە و زانایە بە دڵەکانیان، ئاگای لە ناخیانەکەوا درۆزنن، بڕوایان نییە بە خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی و ئەو کتابی کەوا دابەزاوەتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەمە زەحمەت بوو، تاقیکردنەوە و ئیبتیلایەک بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە با بزانین نیفاق چییە و جۆرەکانی چین و بەشێک لە نیشانەکانی نیفاق بیناسین، بۆ ئەوەی کەوا ئەگەر تیامانە بوو هەوڵ دەین وازی لێبێنین و لێی دوورکەوینەوە، و ئەگەر کەسانێکش لە دەور و پشتمان بوون و خەڵکی ترشی پێ بناسینەوە کەوا زەعمی ئیسلامەتی و ئیمانداری ئەکەن و زەعمی ئەوە ئەکەن، بانگەشەی ئەوە ئەکەن کەوا هەوڵی سەرخستنی ئیسلامە دەن، بەڵام لە ناخەوە وانین و بەردەوام لە پلانجێڕیدان بۆ لە ناوچوونی ئیسلام و مسلمانان. نفاق ئەوەیە تۆ شتێک ئیدعا بکەیت و زەعمی بکەیت و دەری بخەیت، بەڵام لە ناخەوە پێچەوانەکەیت بێ. ئەویش لەسەر دوو شێوەیە. یەکەمیان نفاق ئەکبەر، نفاقی گەورە، دوو ڕووی گەورەکەی کامەیانە؟ ئەوەیە لە نفاقی اعتقادیە، تۆ لە بیر و بڕواتە ظاهرین مسلمان بیت، ئیماندار بیت، بەڵام لە ناخەوە بڕوات بەخوای پەروەردگار نەبێ، بڕوات بە پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم، بڕوات بە ئیسلام و دروشمەکانی نەبێت. ئەمەیان خوای پەروەردگار لە سزا و تۆڵەیان چی بۆیان ئامادە کردووە؟ خوای پەروەردگارە فەرمێ وعد الله المنافقين والمنافقات والكفار نار جهنم خالدين فيها هي حسبهم ولعنهم الله ولهم عذاب مقيم. سێریکە خوای پەروەردگار چ سزا و عقوبەیەکی بۆ ئەو کەسانە ئامادە کردووە کەوا لە ناخەوە مسلمانین و وا دەریەخەن کەوا مسلمانن و ئیماندارن. جەهەنم خوای پەروەردگار وعدی پێیان داوە کەوا بیان خاتە جەهەنمەوە بەبێ ئەوەی کەوا دەریان کە خالدین فیها هي حسبهم، ئەوە بەسە بۆ ئەوان، ئەوە کیفایەتە بۆ ئەوان، ولعنهم الله، بەر لە ڕەحمەتی خوای پەروەردگار و بەزەیی خوای پەروەردگاریش ناکەون، لە ڕەحمەتی خوای پەروەردگار دەرەچنەمانە. ولهم عذاب مقیم، و بەبەردەوام هەتایە ئەم سزا و ئێشەیان هەیە لە جەهەنمە. بگرە خوای پەروەردگارە فەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار. منافقەکان و دووڕوەکان تەنانەت لە ژێرەوەی کافرەکانشن لە ڕۆژی قیامەتە لە ئاگری دۆزەخدا. بۆ لەبەرەوەی وەکو باسمان کرد ئینسانی کافر و مشریک دژمنێکی ئاشکرایە، ناتوانێت زەرەرت لێ بدا، لە ئامادە باشی دای بۆی، بەڵام ئینسانی دووڕوو نەخێر، لەگەڵ تۆیە هاتوچۆی مزگەوتەکە، لەگەڵ تۆیە هەڵسوکەوتەکە، دێتە ماڵت، نانت ئەخوا، معاملەت هەیە لەگەڵیا، ئەسراری تۆ ئەزانێ لە چۆوە زەرەرت پێ بگەێنێ. بۆیە ئەمانە زەرەریان زیاترە، بۆیە الجەزاء من جنس العمل،
سزاکەشیان بە پێی زەرەرەکەیانە لە ڕۆژی قیامەتە لە ژێری کافرەکانەوەن. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ئەو کەسانەی کەوا دووڕوون سزایان ئەوەیە لە ژێرەوەی ئاگری دۆزەختان. بۆیە با بزانین نیفاقی دووەم کە نیفاقون ئەسغەرە، نیفاقە بچووکەکە کە ئەمشیان خوای پەروەردگار تاوانێکی زۆر بە ئێشی بۆ ئامادە کردووە و سزایەکی زۆر توندی لەسەرە، بۆ لەبەرەوەی ئەگەر بێت و ئینسان ئاگای لە خۆی نەبێت ئەم نیفاقە و ئەم تاوانە و ئەم ڕەوشتە ناشرین و قێزەونەی ناو خەڵکی پردێکە و ڕێگایەکە بۆ نیفاقە گەورەکە و دوو ڕوویە گەورەکە، بەڵام ئەمەیان لە کردەوەکانە دەرەکەوێ. ئەوەی تریان لە بیر و ڕایە بوو کەوا خوای پەروەردگار ئەفەرمێ فی قولوبهم مەرەض، لە دڵەکانیانە نەخۆشیەک هەبوو، نەخۆشیەکی کوونشندە، دەردێکی گەورە. کاتێکەوە ئەگەیشتن بە ئیمانداران ئیذا لەقوا الذین ئامنوا قالوا آمنا، ئێمە مسلمانین ئیماندارین، بڕوامان پێی هەیە، ڕاستە کۆمەڵی شتمان ڕەت کردوێتەوە و بڕوامان، بەڵام ئێمە ئیماندارین، ئەوە تا نوێژ دەکەین، هاتوچۆی مزگەوت و لە کارە خێرخوازەکانە بەشدارین. وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. بەڵام کاتێکە ئەگەڕانەوە بۆ لای سەرکردە خراپەکانی خۆیان، کاتێکەوە ئەگەڕانەوە بۆ لای بێبڕواکان و مشریکەکان، ئێوت بابە ئێمە لەگەڵ ئێوەیین، ئێمە گاڵتە بە مسلمانانەکەین کەوا ئەلین ئیمانمان هێنا و بڕوامان هێناوە بەخوای پەروەردگار، ئێمە ئیماندار و بڕوادار نین، نەخێر. بەڵام دووەمیان لە کردەوەکانە دەرەکەوێت. خوای پەروەردگارە فەرمێ بەشر المنافقین بأن لهم عذابا أليما. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدە بدە بەو کەسانی کەوا دووڕوون بەوەی کەوا عەزابێک و سزایەکی زۆر بەتوند و ئێشیان بۆ هەیە لە ڕۆژی قیامەتە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن شر الناس ذا الوجهين، خراپترین کەس، خراپترین خەڵکانێک لەناو خەڵکیدا ئەو کەسانن کەوا دوو ڕوویان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی دوو ڕووەکە، هاوار بۆ حاڵی خۆمان کە بە ڕۆژانە خەڵکانێکە بینین زیاد لە 10 ڕوویان هەیە، زیاد لە 20 ڕوویان هەیە. بۆیە دوو ڕووەکانی ئەم سەردەمە بە وەفا بوون بەرامبەر دوو ڕووەکانی سەردەمی پێشوو، سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەڵگری ڕەوشتە ناشرینەکانیان بوون و تا سەردەمی خۆشمان مەوجودن. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خراپترینی خەڵکانن الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه، ئەوانی کەوا دێن بۆ لای کۆمەڵێک لە خەڵکی، بۆ لای مسلمانان و ئیمانداران و کەسانی باش بە وەجهێک و بە ڕوویەک بە زمانێک، بەڵام بۆ لای خەڵکانێکی تر بە ڕوویەکی ترەوە ئەڕۆن بۆ لای. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە سزا و عقوبەیان لە ڕۆژی قیامەتە فەرمێ من كان له وجهان في الدنيا كان له يوم القيامة لسانان من نار. للروج قيامة أو كساني كوا دور ريان هبوا، أو كساني كوا زياد لدور ريان هبوا، أو دبي بقري بزاني أمانة عقوبيان تيا أو كسي كوا دور ري هبوا للروج قيامة. يغمري خوا فرمي صلى الله عليه وسلم دو زماني لآقر بوهيا ببرتاوي خلق وزمان وآقر ولدميايتي لبروي للروج دنيا دا لحالي دنياي دا برو روي خلق روي بدور رو بزياتر بويا أو سزاو عقوبكيتي للروج قيامتا. بويا چەند خصلتك هي لخصلتكاني دور وكان بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي 4 من كن فيه كان منافقا خالصا. 4 خصلة روشتي قيزون هيا اگر بيتو لكسيكا كو بيتوا او كان منافقا خالصا. زانایان فرمون وكو منافق قوركي ليدي لبروي هر 4 لم كسدا كو بوتوا. يكميان ومن كانت فيه خصلة منهن كانت فيه خصلة من النفاق حتى يدعها. وهر كسيكش يك روشتيك لم روشتاني تيابيت او خصلتك روشتيك قيزوني منافق كانوا دور وكاني تاي هتا وكو موازي لدين تو خوي رزقارك لو روشتا. يكميان بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم إذا حدث كذب. كاتك واقصأكات دروكا
پەرژین بێ لە ڕووی جەنابتان. ئینسانی درۆزن هەتاوەکو درۆ وەستا بێت قسەی ڕاستیدا نییە. خوای پەروەردگار ئەمرەکات و ئەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو اتقوا الله لە خوای پەروەردگار بترسن وەکونوا مع الصادقین لە خوای پەروەردگار بترسن و لەگەڵ ڕاستگۆغەیانە بن. با بە بەردەوام ڕاستی لەسەر زمان تا بێ. درۆ مەکە. بۆچی درۆ ئەەکەی؟ بۆ ئەوەی کەوا خەڵکی لێت ڕازی بێ. ئێخۆ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمێ ڕیضە الناس غایەة لا تدرک. ڕەزابوونی خەڵکی کە خۆت وا لێ بکەی کە خەڵکی لێت ڕازی بێ ئەمە غایەتێکە و ئەنجامێکە کە کەس پێی نەگەیشتووە و پێشی ناگەیت. هەوڵ دە خوای پەروەردگار لە خۆت ڕازیکەی. زمانت ڕابێنە لەسەر ڕاستگۆیی. درۆ مەکە لەگەڵ خوای پەروەردگار و لەگەڵ خەڵکیشدا. چونکە درۆکردن مەئالی بەرەو شوێنێکی خراپە ڕوات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەست بگرن بە ڕاستگۆییەوە. زمانتان با دائما ڕابێت لەسەر ڕاستی. شتەکان درۆ مەکەن. چونکە ڕاستی ئەتان با بەرەو کاری چاکە و بەرەو کاری باشە بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار و ڕەزامەندی خوای پەروەردگاریش بەرەو بەهەشتی خوای پەروەردگارەتان با. و ئینسانی واش هەیە بەردەوام ڕاستی ئەڵێت و لەگەڵ ڕاستگۆیانایە هەتاوەکو لای خوای پەروەردگار ئەنووسرێ بە کەسە ڕاستگۆکە و کەسە سدیقەکە. و ئیاکم والکەذب زۆر ئاگداری درۆژ بن. خۆتان بپارێزن لە درۆ و خۆتان بە دوور بگرن لە درۆزن. فإن الكذب يهدي إلى الفجور. چونکە درۆ بەرەو کاری خراپە و بەرەو کاری نەشیا و بەرەو سزاوی خوای پەروەردگارت با. وإن الفجور يهدي إلى النار. وكاري خرافش برو آگری دۆزەخت با خوای پەروەردگار پەنامان بدا. وما يزال الرجل يكذب حتى يكتب عند الله كذابا. پەنا بە خوای پەروەردگار لەلای خوای پەروەردگار بنووسرێی بە کەسە درۆز نەکە. خوای پەروەردگار من و ئێوە و هەموو مسلمانان لەم ڕەوشتە ناشرینە بە دوور بگرێ. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله على إحسانه والشكر له على توفيقه وامتنانه وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له تعظيما لشأنه وأشهد أن محمدا عبده ورسوله الداعي إلى رضوانه فصلوات ربي وسلامه عليه وعلى آله وأصحابه وخلانه ومن تبعهم وسار على نهجهم واقتفى أثرهم واستنى بسنتهم وسلم تسليما كثيرا مزيدا إلى يوم الدين. وبعد روشتي تر وخصلتي تر لخصلتي منافق كان ودور وكان إذا أتمن خان كاتكوا سقي بيكريتو بكسيتي أمين ناوزن دكري خيانة لو متماني أكات كوا بيكراوة لهر بيقو بلايك بيت كاتكوا مسؤولي چيت أمانتك بيدراوة كاتكوا سروك عائلي چي لمالوة مسؤولي برانبر خيزانكت كروكتا كانت كتزلو برقيق لبركن كتون أرون دروا هاوريتي چي أكن بويا هر كاتك أمانتك بيس بيردرا خيانتك لو أمانتك كردو لو متمانيت لدس دا أو بزانتو خصلتي شي منافقة كانوا دور وكانت يايا بويا هول دخوتي لي رزقار بك كاتك وأمانتك دلالا دا أندري قرزك بيت أدري أمانته حتى بيدروا أمانتك بي راس بيردراو بكسيكي أمينو متمان بيكراو سقيان بيت كردوا أمانتك وكو خوي لكاتي خويا لجي خويا بيدروا كاتك واخلشي بكسيكي أمينة داءنات أسرار وعيبكاني تو لاي أون بويان بوت باس كردوا كاتك سركاني خلق دلالايا أمين با خيانة مكلو أمانته أو أقر بيوستايا خوي
ئاشکرایە کرد سڕەکانی خۆی، عیبەکانی خۆی ئاشکرایە کرد. کاتێکەوە دکتۆریت خەڵکی سڕی خۆی و عیبی خۆیت بۆ باسەکە، تۆ متمانەت پێکراوە دەبێ بیپارێزیت ئەو سڕە، نابێ بە هیچ کەسێکی بڵێیت ئەگەر مختص نەبێت، ئەگەر بۆ سوود و زانیاری و سوودگەیاندن نەبێ بە نەخۆشەکە. کاتێکەوە لە هەر پلەیەکیت دەیت بۆ لای من سڕێکی خۆت باسەکەی یان سڕێکی تۆم لایە، ئەگەر هاتوو من بەبێ ئیزنی تۆ بڵاوم کردەوە لە لای خەڵکی، ئەوە من کەسێکی ناپاکم، کەسێکی خیانەتکارم لە ئەمانەتەکەی کەوا پێم کراوە. بۆیە کاتێکەوە خەڵکی سڕی خۆت لە خۆیانت لا باسەکەن، دەست پاک بە، ڕاستگۆ بە، متمانە پێکراو بە و ئەمین بە. ئەو تۆی بە پیاو زانی، تۆی بە کەسێکی مرد زانی سڕەکانی خۆی بۆ تۆ باس کرد، تۆ ئێستا چی خیانەتی لێکەی؟ پەرژیم بێ لە ڕووتان، نامەردی خۆت پیشانی خەڵکەدەی. بۆیە ڕاستگۆ بە و ئەو ئەمانەتەی کەوا پێت دراوە بە وەفا بە. کەسێکی متمانە پێکراو بووی لە ئاستی متمانەکەیە بە. بۆیە بەداخەوە خەڵکانێک ئێستا ئەبینی لە چواردە ورمان سقەی پێەکەی چەند ساڵێک بەیەکەون، هەرچی سڕی خۆت هەیە لەلایەتی، هاتو چۆی ناو ماڵتی کرد و ئەسراری عائیلی تۆشی لایە. بەڵام کاتێک کەوا تەسەڕفێکی تۆ، کاتێکەوە لەلات نامێنێت، کاتێکەوە پشتت هەڵکردەی لە پشتەوە خەنجەرێکی ژەهراویت لێ ئەدا و هەرچی ئەسراری تۆ هەیە باسێکە، هەرچی عیب و عار و کەم و کوڕی تۆ هەیە باسێکە. بەڵام بێ ئاگا لەوەی کەوا خوای پەروەردگارە فەرمێ هەر کەسێک شوێن عیب و عاری مسلمانان بکەوێ تتبع الله عورته، ئاگدار بە خوای پەروەردگار شوێن کەم و کوڕی و عیب و عاری تۆ ئەکەوێ. ومن تتبع الله عورته فضحه ولو في جوف بيته، و هەر کەسێکش خوای پەروەردگار شوێن عیب و عار و کەم و کوڕی بکەوێ والله ئابڕووی ئەبا. بۆیە ئاگدار بە خوای پەروەردگار ئابڕووت ئەبا ئەگەر بێت و لە دوورە دەستیش بیت و لە کونجی ماڵەوەش بیت. بۆیە بە هەوڵ بدەین خۆمان بپارێزین لەم ڕەوشتە ناشرینانەی کەوا خەسڵەتی دووڕووەکانە. سێمیان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیذا عاهد غەدەر، کاتێکەوە عەهد و پەیمانێک هەیە لە نێوان تۆ و کەسێکی ترە. ئیسلام ئەوەنە ئاینێکی پاک و بێگەردە، تەنانەت عەهد و پەیمان هەبێ لە نێوان تۆ و کافرێکشا بێ باوڕێکشا دەبێ بیگەێنیتە جێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای سڵحی حودەیبیەوە کەوا حەقی خۆیان بوو بچن حەج بکەن و نەیانهێشت، بەڵام لە دوای ئەوە عەهد و پەیمانێکیان نووسی، چەند بریتی بوون لە چەند خاڵێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکی ئەهاتن بەرەو ئیسلام بۆ مەدینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو عەهد لە بینمانە. لە بینی چێ؟ لە بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانی کەوا لە مەکە دەریان کرد، ئەو کەسانی کەوا دژایەتیان کرد بە بەرد کەوتنە شوێنی، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیمانەکەی نەشکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەدر و خیانەتی نەکرد لە پەیمانەکەی و بردێ سەر. بۆیە ئەگەر عەهدێک هەبوو لە نێوان تۆ و کەسێکە بی بەسەر، و گەورەترین عەهدیش لە بینی تۆ و خوای پەروەردگارایە بەوەی کەوا عیبادەتی بکەیت، بیبەرستی بە تاک و تەنها و هاوڵی بۆ بڕیار نەدەی. چوارەم و کۆتایی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیذا خاصەمە فەجەر، کاتێکە ئینسانی دووڕوو تووشی دەمەقاڵێ و ناکۆکی و لێکترازانێک ڕوو ئەدا لە بینی تۆ و کەسێکی ترە، ئەو کاتە فەجەر هەموو سنوورەکانە بەزێنێ. دوو عیبی تۆی لایە ئەیکا بە 200، هەندێک شت هەیە لە تۆیان نییە بوختیانت بۆکە، ئامادەیە درۆ بکار ڕۆژانە بۆ ئەوەی تۆ لە کەدار بکە. بۆیە عەرە بەڵێ ئەڕیجال و مەواقف، پیاو لە کاتی مووقف و ناخۆشی و ناڕەحەتی و نەخۆشی و زەحمەتەکانە دەرەکەوێ. من چۆن بزانم تۆ چۆن بزانی من باش و چاک و پاکم لەگەڵ تا؟ چۆن بزانم دڵسۆستم؟ چۆن بزانم کە کەسێکی دڵسۆزی لەو کاتێکەوە ناخۆشی و ناڕەحەتیەک دێ بەسەرتا، تووشی تاقیکردنەوەیەکە بی بەڵام مەسیبەتێک بەسەرتا دێ، ئەو کاتە خەڵکانی چواردەوری خۆت بەدەرەکەوێ. لە کاتی خۆشیە هەر هەمومان باشین، تۆ لەگەڵ من لەگەڵ تۆیە، لەگەڵ هەموو کەسێکا باشین، بەڵام لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیەکانە، لە کاتی تنگانەکانە دەرەکەوێت کە تۆ چیتیا بەسەرە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیذا خاصەمە فەجەر،
هەموو سنوورەکانە بەزێنێ کاتێکەوە تووشی ناخۆشی و ناکۆکێک بوو لەگەڵتا. بۆیە ئەم کەسانش زۆرن، خوای پەروەردگار پەنامان بدا لێیان. داواکەم لە خوای پەروەردگار ڕەحم بە حاڵمان بکات. یا ڕەبی خوایە بە دوورمان بگری لە صفاتی منافقین. یا ڕەبی خوایە ئەگەر خەسڵەتێکی نیفاقمان تایە، یا ڕەبی خوایە معینمان بی بۆ ئەوەی کەوا لە خۆمان لێ ڕزگار بکەین. یا ڕەبی خوایە هەر کەسێکیش کەوا ئەم صفەتانی تایە، یا ڕەبی خوایە بە دووری بگریت و واز لەم نیفاقە بێنێت. یا ڕەب العالمین، یا ڕەبی خوایە لە کەسانی دووڕوو بە دوورمان بگریت. یا ڕەبی خوایە لە شەڕی کەسانی دووڕوو بە دوورمان بگریت. یا ڕەبی خوایە ڕەحم بە حاڵمان بکەی. یا ڕەبی خوایە لە تاوانەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە لە تاوانی دایک و باوکمان خۆش بی. یا ڕەبی خوایە هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی. یا ڕەب العالمین هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی. یا ڕەبی خوایە هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی. یا ڕەبی خوایە هەر کەسێک کێشە و ناخۆشی و ناڕەحەتێکی هەیە لە ماڵی، یا ڕەبی خوایە بۆی حەل بکەی. یا ڕەبی خوایە هەر کەسێک قەرزارە قەرزەکەی بۆ ئاسان بکەیتەوە بیداتەوە. یا ڕەبی خوایە هەر کەسێک مناڵی نییە مناڵی صالحی پێ ببەخشی. یا ڕەبی خوایە عزت و نوسرەت بگەڕێنیتەوە بۆ مسلمانان. یا ڕەبی خوایە مسلمانان یەک دەس و یەک قسە و یەک ڕیز بخەی. یا ڕەب العالمین، یا ڕەبی خوایە داوای بارانی بە ڕەحمەتت لێ ئەکەین. یا ڕەبی خوایە داوای بارانی بە ڕەحمەتت لێ ئەکەین. یا ڕەبی خوایە بەکردەوەی خۆمان لەگەڵمانە نەکەین. یا ڕەبی خوایە ئێمە خەتابارین، ئێمە فەقیرین. یا ڕەب العالمین، ئێمە خراپین. یا ڕەبی خوایە بەکردەوەی خۆمان لەگەڵمانە نەکەی. یا ڕەبی خوایە بە بەزەیی و بە ڕەحم و کەڕەمی خۆت لەگەڵمانە بیکەی، بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی. یا ڕەب العالمین، نەخۆشی و گرانی و ناخۆشی لەناو وڵاتی مسلمانان هەڵگری. أقول ما سمعتم، سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين، والحمد لله رب العالمين، وأقم الصلاة.